پێویستە لە جارێکی تر کۆبوونەوە قسەکردن لەسەر یاسای هەڵبژاردننی کەرکووک و ڕێکەوتنی لایەنەکان لە بەغداد بۆ مانگی داهات و دواخرا و پێکاتەکان نەگەیشتن بە ڕێکەوتنی یەکجاری لەو بارەیەوە. کۆمەڵی ئیسلامیش دەڵێت پێویستە ڕێکەوتنی سیاسی نێوان پێکاتەکان لە کەرکووک بێتە ئاراوە ئەو کات لە بەغداد قسە لەسەر هەڵبژاردننی کەرکووک بکرێت. بزوتنەوەی گۆڕانیش دەرکردنی یاسایەکی تایبەت بۆ هەڵبژاردننی کەرکووک بە زیان دادەنێت و ڕەتی دەکاتەوە. ئێمە پێمان وایە کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک حەقیشی مەشروعی خەڵکی کەرکووکە، ئەبێ ئەو هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێت، چیتر زوڵم و ستەم لە خەڵکی کەرکووک نەکرێ. ئەوە بۆ سێ خولەچێ کەرکووک هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیان نەکراوە، بەڵام پێویستە هەندێک ئامادەسازی و هەندێک ڕێکار هەیە بگیرێتە بەر. بۆ نمونە پێویستە لەگەڵ لایەنەکانی تری شاری کەرکووک گفتوگۆ بکرێ، حیوار بکرێ. لێرە ڕێکەوین لەسەرەوەی کە چی بکەین، نەک بچینە بەغا لەوێ بێتە ناکۆچیمان. بۆیە ئێمە زۆر لای ئێمە گرنگە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا کەرکووک بکرێ، بەڵام لەگەڵ ئەوە نین تایبەتمەندی بدرێ بە کەرکووک و لەگەڵ ئەوەش نین ڕنگدانەوەی ڕاستەقینەی ئیرادەی خەڵک لە دەنگەکانیان نەجێ خۆی نەبینێتەوە و پۆستەکان بە شێوەیە بەشکرێ کە بۆ خۆی بەتاڵکردنەوەیە بێ بۆ ئیرادەی خەڵکی کەرکووک. بۆیە ئێمە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک زۆر بە گرنگ دەزانین و لەگەڵ ئەوەشین یاسای تایبەت بۆ کەرکووک دەرنەکە. بڕیار بوو لە کۆبوونەوەی پێکاتەکانی کەرکووک لە بەغداد لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بگەنە ڕێگەی چارەیەکی گونجاو بۆەوەی هەڵبژاردننی کەرکووکی تیادا ئەنجام بدرێت، بەڵام بەهۆی ڕێک نەکەوتن لەسەر مادەی 37 کۆبوونەوەکان بۆ مانگی داهات و دواخرا. یەکێتیش هەوڵی دروستکردنی ڕێکەوتنی سیاسی دەدات و دەڵێت هاوکێشەکان لە سنوورەکە گۆڕاون، ئەگەر نەگەنە ڕێککەوتن بژاردەی تریان لە بەردەستە بۆ دەربازبوون لەو بارودۆخە چاقبەستووەی کەرکووک. ئێمە پێمان وایە ئەگەر عێراق بیر لەوە بکاتەوە لە کەرکووک هەڵبژاردنەکە ئەوە غەدرێکی گەورەیە لە شاری کەرکووکە کرێ و ئێمە لەگەڵ ئەوەیین هەڵبژاردن بکرێ و ئەگەر ئەوان هەر مصر بن لەسەر ئەوەی هەڵبژاردن نەکرێ ئەو کاتە ئێمە تەرحی دیکەمانە بێ، چونکە لەو کاتەوە بۆ ئێستا معادلەکان زۆر گۆڕاوە، دەنگەکان زۆر گۆڕاوە، وەزعی سیاسی زۆر گۆڕاوە، گۆڕانکاری ئیداری زۆر بووە، بۆیە ئەبێ گۆڕانکاری لە مەسلەی ئیدارەی کەرکووک شا بکرێت. ئەو گۆڕانکاریانەش بۆ شکڵە ئەکرێت. لە ساڵی 2008 بەهۆی دەرچوونی مادەی 23 کە ئاماژە بەدابەشکردنی پۆستەکان دەکات، کورد خۆپیشاندانی فراوانی کرد و دوجار بە ڤیتۆی جەلال تاڵەوانی سەرۆک کۆماری ئەوسای عێراق مادەکە هەڵوەشا. دواتر دوای چەندین کۆبوونەوە لە نێوان پێکهاتەکان نەگەیشتن بە ڕێکەوتنیەکی گونجاو، بۆیە تا ئێستا بەهۆی ئەو ناکۆچیانەوە لە دوای هەڵبژاردننی خولی یەکەمی ساڵی 2005 هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەنجام نەدراوە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.